درنگانی ئەم شەو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدای پایتەختی عێراق بکوژی ئەکبەر حاجی ڕۆستەم دەستگیر کراوە. زانیارەکان بەم جۆرەن کە کەسێک کە بەڕەگەز عەرەب بووە و دانیشتووی شارۆچکەی کفری بووە و هاوکات مامەڵە و دۆستایەتی و نزیکایەتی لەگەڵ ئەکبەری حاجی ڕۆستەمدا هەبوو. بێگومان لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا کاتێ ئەم ڕووداوە ڕوویدا لەسەر جەم تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە بڵاوکرایەوە کە کەسی بکوژ کەسێکی نزیکی خۆیەتی دەرکەوتووە کە نزیکایەتی و خزمایەتی نییە، بەڵام ئەوەی کە هەیە مامەڵە و دۆستایەتی لەگەڵدا هەبووە بە جۆرێک کە چرمانگێک لەمەوبەر ئەکبەری حاجی ڕۆستەم یەکێک لەو زەویانی کە هەیەی کە بۆ بەرهەمی کشت و کاڵی و هەندێک بابەتی دیکە بەکاردەهێنرێت بەکرێ داوێتی بەم کەسە کە گەنجێکە تەمەنی 30 ساڵە و ناوەکەی بە پیتی عین دەست پێ دەکات، تەمەنی 30 ساڵە و دانیشتووی شارۆچکەی کفریە. بێگومان درنگانی ئەم شەو ئەم کەسە کە بە پیتی عین ناوەکەی دەست پێ دەکات ویستوێتی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدای پایتەختی عێراقەوە عێراق بەجێ بێڵێت و ڕابکات، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقەوە بە پشتبەستن بەوەی کە بکوژ لە کاتی ئەنجامدانی تیرۆرکردنی ئەکبەری حاجی ڕۆستەمدا ئۆتۆمبیلەکەی وەروەها موبایل و کەلوپەلەکانی لەگەڵ خۆیدا بردبوو. ئەمە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە هێزە ئەمنیەکان سەرەداوێکیان دەست بکەوێت و بتوان بە هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمنیەکانی ئیدارەی سەربەخۆی گەرمیانیش کەسی بکوژ دیاری بکەن و بیدۆزنەوە و سەرنجام دەستگیری بکەن. لە ئێستادا بکوژەکەی ئەکبەری حاجی ڕۆستەم دەستگیر کراوە و هاوکات بنەماڵەکەی ئەکبەری حاجی ڕۆستەم ئەوەشان پڕژاست کرێتەوە بۆ میدیاکان کە باز لەوە دەکەن بەڵێ بکوژی باوکمان دەستگیر کراوە.